ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە پیرۆزبایی لەسەر جەم شاخەوانەکانی کوردستان و شاخەوانەکانی سلێمانی بە تایبەتی و گروپی شاغڕەوی بۆ ژینگە پارێزی گروپی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بە شاغڕەوی ژینگە پارێزیەکەین. ئەمڕۆ ئێمە گروپی ئێمە بەشدارە لەم فیستیڤاڵەیە. مەبەستی سەرەکی لەم فیستیڤاڵە ناساندنی گروپەکانە بە یەکتر لە هەمان کاتیشا یادی ڕۆژی شاخی جیهانیە. ئامانجی سەرەکی لەم دامەزراندنی ئەم گروپەی ئێمە هەوڵدانە بۆ تەندروستی مرۆڤەکان. ئێمە گروپی ئێمە کۆمەڵێک نەخۆشخانەی هیوان مەبەستی سەرەکیمان لەم شاخڕەویە یاخود لەم بەشداریکردنە ئەوەیە بۆ زیاتر تەندروستی مرۆڤەکانە، هەم بە ئارامبوونەوەی مێشک و هەم بە لە هەمان کاتیشاوەکو دوا چارەسەرێک بەکارەهێنرێ ئەم شاخڕەوی ئێمە. لەخوا بەزە بێ مەجموعەیەک نەخۆشمان کە ئەم ئیشە ئەکەن کە ئەم شاغڕەویە ئەنجامەیەن سوودێکی زۆریان بینیوە و لەشیشیان زۆر ساغ بە و شکور نەخۆشیەکەشیان نەماوە. لە هەمان کاتیشا مەجموعەیەکمان هەیە چوونێتە بەرزترین دووتکە لە شاخی ئێران لە تووچاڵ، ئەمانە هەر نەخۆشی هیوان و شکور زۆر سیحەتیشیان باشە. مەبەستەکە لەوایە کە داوا لە هەموو ئەو نەخۆشانەکەن، داوا لە هەموو کەسی ئاساییەکەن هەوڵ بن بێن بۆ شاخڕەوی، هەوڵ بن ژیانێکی تەندروست بۆ خۆیان بەدەست بێنن. تۆ پێشەوەی تووشی نەخۆشیەکان پێویستە وەرزش بکەیت و ئێمە لە وەرزشی ئێرۆبیکمان هەیە، مامۆستای شاخمان لەگەڵایە، مامۆستا فەرەح موراد سەلیمی کە بەرپرسی یەکەم و شینی شاخ کە لەم سلێمانیە دایمەزرانوە مامۆستا فەرەح بووە و هەفتانە 3 ڕۆژ وەرزشمان پێ ئەکا و لە هەمان کاتیشە مامۆستای 30 ساڵی خزمەت هەیە لە شاخە و بەردەوام هاوکاری نەخۆشەکانە و زۆر سپاس. طبعاً زۆر سپاسانەکەم ئەمڕۆ یادی ڕۆژی جیهانی شاخە. خۆتان نەزان ناوچەکەی ئێمەش هەر شاخاویە و ئێمە خۆشمان لە ناو شاخە ژیاوین. سەنگەرە پێشمەرگە براکانمان هەمویان لە ناو شاخە ژیاوین. ئەم وەرزشە وەرزشێکی نزیکەی 7 ساڵە بێ لە شاری لە کوردستانی خۆمانە دروست بووە. ئامانجی ئێمە لەم وەرزشەیە ئێمە وەرزشەکەین، ئەچین ناو هۆڵە داخراوەکان وەرزشەکەین. ئامانجمان ئێمە بۆ وەرزش هەر لە ناو هۆڵە داخراوەکانە بکەین. لەمە دووە ئێمە بۆ سروشتە جوانەکەی خۆمان بۆ شاخەکانی خۆمان ئەم وەرزشەمان ئاشنا کردووە. ئێمە لێرەوە داوا لە بە تایبەتی ژنان هیوادارم هەر هەمویان بەرەو شاخەکانی کوردستان بناسن، بەرەو ئەشکەوتەکانمان کە کۆمەڵی ئەشکەوتمانێ بە ئێمە تا ئێستا نەمانزانیوە ئەسڵەن ناوی ئەشکەوتەکانی شارەکەی خۆمان چییە، ناسینی سروشتە. ئێمە لێرە نەک بەس شاخەوانین بۆ وەرزشی خۆمان، ئێمە لێرە ژینگە پارێزیشین. ئێمە شاخەکان پا ئەکەنێ لە هەر کەلوپەلێک لە هەر پیسیەک لە هەر کۆمەڵی ئێمە گروپێکمان هەیە جەماعەتی ئەمەی ئەلغامشتەکان پا ئەکەنەوە، ئەو شاخانە پا ئەەکەینەوە. طبعاً ئەمڕۆ یادێکی زۆر خۆشە، ئەمە لە 2002 لە ئەم یادە دروست بووە. ئێمەش ئەمڕۆ وەکو شاری کورد سلێمانی و نەک سلێمانی هەولێر کۆیە وەکو کوردستانی خۆمان ئەم یادە لە شاخی گۆیژە کە پێڵێن گۆیژەی نازدار و بە قوتابخانەی هەموو شاخەوانێک ئەوەی ببێ بە شاخەوان ئەبێ بێتە ئەم گۆیژەی نازدارە تمرینی خۆی بکە بەرەو شاخەوان یاڕن. لما مجموعة جروبي تيواني جروبي شاخوانين لسليمانية كوبونيتو بو انجام داني امشالاشيا بيقات ولا دوانزا جروب اموكو جروبي تيواني سليماني بجداري من كردو بأمانجي ام كلتورا ام شاخواني ببا كلتوريكي رسمي لنا و كردستان. ئەمە وەکو گروپی شاخەوانی هەڵەبجە کە بەشدارین دوو گروپی گەشتمان لەگەڵا
شاخەوانی خۆی هەموو وەکو وەرشەکانی تر وەرشێکی زۆر خۆشە، زۆر سوودی هەیە. یەکێک لەوانە بۆ نمونە لەلایەنی کۆمەڵایەتیەوە ئێستا هەموو ئەم گروپانی کە لە شارەکانی کوردستانەوە ئەمڕۆ هاتوین ئاشنابین بەیەک و دۆستایەتێکی باشمانە بێ، وەلایەنی جەستەی ژەمە زۆر سوودی لێبین لەگەڵ کەشوکەوە ئاشتەبینەوە سوودێکی باشی هەیە. ئەمەش بۆ لایەنی دەرونیمان زۆر باشە. خۆتە زانی ئێستا دنیا بۆ بە دنیایەکی فەوزا و جەنجاڵی، ئێمە هیچ نەبێک ئەمڕۆ لەو جەنجاڵی ناوشاد بە دوورین.